بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان دوو سڵاو سەرجیانی پاشی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز بە ڕۆژوبانی خۆشەویست لە ئەڵقەیەکی نوێی تری بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بە ڕۆژووبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە هیوادارین جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بەڕێزان بەردەوام دەبین لەسەر جەختکردنەوە لەسەر بە ڕۆژووبوون و چۆنیەتی هەڵسوکەوتنکردنی تاک لەگەر خودی خۆی. سەرەتا پێم باشە باسی گرنگی و بایەقدان بە ڕێخستن بدەین. زۆر گرینگە تۆ لەسەر کارکردنت زۆرە ڕێخستنێکت هەبێ. ڕێخستن چییە؟ هەنی ئیشەکان ڕێک و پێک بێ لە دانانە، لە جێبەجێکردنە، لە تەرخانکردنی کاتە. چکە دەمێکە یەک لە هۆزانەکانی کوردی هەر کەس بە تەرتیب ڕێک نەخا کاری ڕێک و پێک نابێ هەرگیز کرداری. خاڵێکی تر لەسەر کارکردن تۆ کە گرنگت بە ڕێخستندا پلان و بەرنامەت هەبوو دەرێ هەوڵ دە ئیشی گەورە بکە. یعنی زۆر جار هەیە خەڵکانێک هەیە لەسەر کار ئیش دەکەن چەندان ڕۆژ، هەفتە، مانگ، بەڵکو خەڵکانێک هەیە چەندان ساڵ ئیش دەکەن بەڵام داهێنانێکی گەورە دروست دەکەن کە ئەو داهێنانە ناوبانجیان نەکتەنها لەسەر ئاستی فەرمانگاکە وڵاتەکە بەڵکو لەسەر ئاستی جیهان دەبێت. من لێرەدا ئەمەژە بە کچێکی کوردی موسڵمان دەکەم لە بریتانیا ئەم ساڵ کە بووە یەکێک لە 10 ئافرەتە بەناوبانگەکانی بریتانیا. کچێکی موسڵمان، کچێکی کورد، نیشانەی چییە؟ یعنی ئەمەیە داهێنان. بۆیە بەڕاستی ئێمە لە کاتی بە ڕۆژووبوونە هەوڵ بدەین ئیشەکانمان ئەوەندە گەورە بێ، واتە داهێنانی تێدا هەبێ، شتی نوێ تێدا هەبێ، بۆ خۆمان قازانجی هەبێ، بۆ خێزانمان و تەنانەت بۆ نەتەوەکەمان و بۆ وڵاتەکەمان و بۆ سەرتاپای جیهان. هەنێک تۆ کە موسڵمانیت نابێت تەنها گوتمان بۆ خۆت بژی بەڵکو بۆ هەموو جیهان بژی. ئەمە زۆر زۆر گرینگە. خەڵێشتر ئێمە لەگەر گۆڕانکاریەکان نابین. هەمیشە گۆڕانکاری نوێکردنەوە داهێنان ئەنی سەیریکە زۆر زار کەم ئێمە بەڕاستی بەداخەوە لە وڵاتی خۆمانە لە کوردستانە داهێنان کەم دەبینین لەبەر بوار نەرەخساوە، میری گرنگی نادا بە داهێنانەکان. چکە دەبێ بوار بڕەخسێنێ، زەمین خۆش بکە، ژینگەیەکی لەبار بێ، وەجگە پاڵپشتی لە ڕووی دارایی بکە. لە وڵاتانی دەرەوە بۆیە ئەو کوردانێک کە دەستە وڵاتانی دەرەوە داهێنان دەکەن لە بەرسی چکە پاڵپشتیان دەکەن، بواریان بۆ دەرەخسێنن. بۆیە هیوادارم لە مانجی ڕەمەزانە ئەو کەسانەی بەتوانان موسڵمانی تاک بە خۆی دابچێتەوە بۆ ئەوی داهێنان بکە. گەشتبین هەمیشە پێویستە تاک گەشتبین بێ بەڵکو دوور بکەوێتەوە لە ڕژبینی. بەڕاستی گەشتبینی شەر بە قسە ناکرێت. گەشتبینی پلانی دەوێ، بەرنامەی دەوێ، کۆششی دەوێ، ماندی و بۆری دەوێ، هەوڵ و کۆشش دەبێ بۆی بدەی ئینجا کەسێک دەتوانێت گەشتبین بێ. یعنی من دەرێم تەنانەت لە کاتی ڕەشبینیشە پێویستە ئەگە تووشی ناخۆشیەک بووی مرۆڤ پێویستە سوود وەرگێ لە ناخۆشیەکەی، سوود وەرگێ لە کەوتنەکەی، سوود لە هەلەکانی وەرگری. ئەمە زۆر گرینگە. هەوڵی چارەسەرکردنی گرفتەکان بدەین. بەڕێزان زۆر گرینگە مرۆڤ لە کاتی کارکردنیدا تووشی هەرگوڵ و گوڵزار نابێ. دەبێ ئێمە بڕوایشمان بۆ هەبێ ژیان خۆشی و ناخۆشیە. نابێت تەنها لە خۆشیەکانە تاموچێژ وەرگێنین بەڵکو لە ناخۆشیەکانیشە. بۆیە ئەگەر گرفتێکمان هادە پێش بتوانین چۆن چارەسەری دەکەین. یەکەم پشت بە خۆمان بەستی، دووەم پرس و ڕاوێژ بە کەسانی بەتوانا و شارەزا و ڕێک و پێک بکەین. ئەو کەسانی بزان داوای ڕاوێژ لەکوێ دەکەیت. زۆر گرینگە. ئێمە نابێ ڕاوێژ لەگەر هەموو کەس و پرس و ڕا بکەین. ئەمە زۆر گرینگە بۆ چارەسەرکردن. پێویستە هەموو هەلوێستەکان هەڵسەنگاندنی بۆ بکەیت. زۆر گرینگە مرۆڤ بۆ هەلوێستەکانی بۆ کار و پیشەی خۆی هەڵسەنگاندن بکە. بەڵام هەڵسەنگاندنی شەرەوە بە ئاسانی نییە. تۆ بڕیار بدەی وەڵام من باشم، بڕیار بدەی وەڵاوە خراپ نەکەن. دەبێ بە ئاستەکانی بلومدا بڕوە. ئاستەکانی بلوم چییە؟ دەبێت زانیاری کۆکەیتەوە، دەبێت شارەزاییت هەبێ، دەبێت تێگەیشتنت لەو شتە هەبێ، دەبێت توانای پیادەکردنت هەبێ، دوانای پێکهێنانت هەبێ. ئینجا شەشەمین کات ئاست بڕیاری
ئەو شتە دەی هەڵسەنگاندنی بۆ دەکەی. بۆیە تکاتا لێ دەکەم کەس لە خۆیەوە بڕیار نەدا بە تایبەتی تۆ کەسی کە مسلمانی بە ڕۆژووی لە بەردەم ئەو خودای گەورە لەژێر لێپرسینەوە دایت. تۆ بە ڕۆژووی ئەگەر بڕیار و قسەی حەق نەکەیت، هەڵسەنگاندنی تەواو نەکەیت، بە نابەجێ بڕیاری نابەجێ و نادروست بدەیت، تەنانەت کار لەسەر ڕادەی بە ڕۆژوو بوونەوەکەت دەکات. بۆیە بە ڕۆژووەکی بە تەواو بیت، لە ئاستی پێویستا بیت، لە ئاست ڕەزامەندی گەورەی ئەو خوایدا بیت، دەبێت تۆ هەڵسەنگاندنەکانت بڕیاردان لە کاری خۆت و لە کاری خەرچیە بە شێوەیەکی زانستی بێ. لە ژیاندا بەردەوام بە لە هێمنی و لەسەر خۆی. زۆر گرینگە مرۆڤ خەڵکانێک هەیە دەرێ کاکە بە قومە ئاوەکی نەکەوێ مەلە. یعنی بەڕاستی نمونەی خەڵکی بە ڕۆژوو ئەوەیە هێمن و لەسەر خۆ بێ. پێوەی دیار بێ کە کەسەکە هێمنە. پێویستە بزانێت کە لەسەر خۆیە. ئەگەر لە ڕۆژانی تری مانگەکانی ترە دەتوانم بڵێم تووڕەوتوندا، بەڵام دەبێت لە ڕۆژانی مانگی ڕەمەزانە هێمنی و لەسەر خۆیەکەی دیارە. هێمنی چییە؟ لە ڕۆیشتن، هێمنی لە قسەکردن، هێمنی لە ئیشەکە. یعنی بە سەنجین بە. سەنجینی زۆر گرینگە، بەڕاستی ڕەنگ دەداتەوە لە کەسایەتەکەت. بۆیە ئەو هێمنی و لەسەر خۆیە نمونەی کەسی بە ڕۆژوو بووە. خاڵێکی تر گرنگی و بایەخ هەمیشە بەس بدە بە شت لە ڕادەی خۆرست دێ. یعنی زێدەڕۆی بکە لە وەسفکردنی هەر بابەتێک. خەڵکانێکان زۆر بڵێن، زۆر لە وەسفکردنە زیاد لە پێویست وەسفی شتێک دەکەن. نابێ. بەڕاستی ئەوە دەستێتە خانەی ئەو زیادەڕۆیە ڕەنگە زۆر کار لەسەر بە ڕۆژبوونەوەکەت بکە. وەسفی شتێکەکەی زیاد لە پێویست. نا. هەموو شت مافی خۆی بدێ. زیاتر لە وەسفکردن باش نییە تۆ باسی ئەو شتە بکەی. خاڵێکی تر نابێ دوو ڕوو بی. ئێمە باسمان کرد بە ڕۆژووبوون چییە؟ تۆ کە زمانی خۆت دەبەستی لە خواردن و خواردنەوە، دەبێت ئەو زمانش ببەستی لە قسەی خراپ، لە زنێودان، یان لەگەر من بە شێوەیەک بی، لەگەر کەسێکی تر بە شێوەیەشتر بی. بەڕاستی ئەوش ناکری. دووفاقی پێدەێن لە سلەیمانی، لای ئێمەش لە هەولێر پێدەێن دووڕووی. مرۆڤ دووڕوو نەبێ، هەر یەک ڕووی هەبێ. وەڵی مرۆڤ پاشە هەر یەک ڕوو بێ، ئەو ڕۆژی بە پێکەنین و زەدەخەنە و خۆش و بێ، یەک ڕوو بێ، یەکسان بێ لەگەر هەموو کەسی بەرامبەری. خاڵێکی دی هەتا بکرێت زمانزان و پاراو بێ. زۆر گرینگە مرۆڤ زمانزان و پاراو بێ. زمانزان و پاراو زان بەبەستیە. ئەو زمانەیە ئێمە بە زمانی کوردی قسە دەکەین. با زمانەکەمان پاراو بێ، با زمانەکەمان ڕەوان بێ. و هەروەها ئەگەر فێری زمانێکی تریش بدەین، یعنی بۆ نمونە ئێمەی مسلمان لە مانگی ڕەمەزانە 30 ڕۆژە لە دەستە بەردەوام قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر دەخوێنی، ئێدا هەوڵی فێربوونی زمانی عەرەبیش بدە. لە ماوەی مانجێک پلان و بەرنامە بۆ خۆت دابنێ، گوێ لە بەرنامەکانی تەلەڤیزیۆن ڕاگرە، گوێ لە ڕادیۆکار ڕاگرە، ئەو شتانە بخوێنەوە دەبێتە بەهێزکردنی زمانی عەرەبیت. ئێمە وەکو کورد کە لە کوردستانین و لە عێراق دەژین، بەڕاستی زۆر پێویستە نەوەکانمان خۆمان لە پاش زمانی کوردی زمانی عەرەبی ئەو زمانی ئینگلیزی کە بیانیە فێربین. هۆیەکانی پەیوەندیکردن، یعنی بەڕاستی هۆیەکانی پەیوەندیکردن زۆر گرینگە. ئێمە لەگەر ئەو کەسانی هەڵسوکەوتیان لەگە دەکەین لە پەیوەندیکردنیەکی باش بین. مەبەستم چیە لە پەیوەندیکردن؟ دەمەوێت بەڕاستی لێرە زەخ لەسەر ئەو خاڵە بکەمەوە. یعنی هەمیشە لەگەر یەکێک قسە دەکەیت تەماشای دەموچاوی کە، نەک قسە لەگەر یەکێک دەکەیت و ڕوو لە لایەکی تر بێ. هەوڵ دە زمانی جەستەش بەکار بێنە. چاوەکانە لە چاوی بنێ، دەموچاوت بجوولێنە، دەستت یارمەتیت بدا لە کاتی قسەکردنە و بە ڕووخۆشەوە بەرامبەرەکەت بێ بۆ ئەوی جێلێ ڕابگرێ، بۆ ئەوی گفتوگۆیەکی باش ئەنجام بدەیت. بینەرانی ئازیز، بە ڕۆژوبانی خۆشەویست، هیوادارم خوا ڕۆژی ئەمڕۆشی لە ئێوەی بەڕێز و خۆشەویست وەرگرت بێ. تا ئەڵقەیەشتر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. سەڵاوی خوا و ئاشتی خواتان لەسەر بێ. هەر شاد و سەرفراز بێ.